دانوستانی سێ لایەنی براوە یەکەمی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بۆ دابەشکردنی پۆستەکانی کابینەی تازە هێشتان بەردەوامە. هیچ وادەیەکیش دیار نییە کە کەی کۆتایی بەو دانیشتانە دێت و کابینەی نوێیەم پێک دێت. ئەمەش لە کاتێکدا زیاتر لە 7 مانگ تێدەپەڕێت بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لە هەموو دنیادا حیزب لە وشاری کۆمەڵگا ترسا لە سزادان ترسا لە هەڵبژاردن. من پێم وایە هەموو هەنگاوەکانیشی بۆ خزمەتکردن دەبێت بە میلەت، بەڵام لەبەرەوە ئەوە بەدی ناکرێت بۆیش دەبین ئەو وەزع بەردەوامە. چاودێرێکی سیاسیش دەڵێت حیزبە براوەکان ترسیان لە میلەت نییە، بۆیە وا بە ئارەزووی خۆیان پێکهێنانی حکومەت دوا دەخەن. ئەمەش کاریگەری دەبێت بۆ سەر شکۆی کوردستان و ساربوونەوەی هاوڵاتیان لە بەشداریکردنیان لە پرۆسەی هەڵبژاردن. دواکەوتنی پێکهێنانی کابینەی نوێی حکومەت کۆمەڵێک مەترسی بە دوای خۆی دادێنێ. یەکەم حکومەتی عێراق بۆی هەیە بەو شێوێ سەیرمان نەکا کە لە دەستوردا هەیە، چونکە لە هەیبەتمان دەدرێ. دوو بۆی هەیە وڵاتانی ئیقلیمی و دەرەوەش و ئەو دۆستانێک کە هەمانە وێنەی ئێمە بەو شێوێ نەبینن کە بەردەوام باسی قارەمانێتی و ئازایەتی و باسی گرنگی ئێمە دەکەن لە ناوچەکە. مەترسێکی تر ئەوەیە کە ئێمە دەزانین لە هەڵبژاردننی ڕابردووی جەماوەر بە ڕێژەیەکی کەم بەشداری کرد. لە هەڵبژاردننی داهاتوودا کە خەڵک دەبینێ قۆناغی دوای هەڵبژاردن بەو سستەی بەڕێوە دەسێت و پێکهێنانی کابینەی حکومەت دوا دەکەوێت و دیالۆژی نێوان حیزبەکاندا دەبێت بە دانیشتن و کۆمەڵی کۆبوونەوەی بێزەنتی وی لێ دەکە ڕێژەی خەڵک لە داهاتووشدا بە کەمی بەشداری هەڵبژاردن بکە. واتە کۆمەڵێک مەترسی بە دوای خۆیدا دێنێ. بۆیە پێویستە وشیارەتی کۆمەڵایەتی گوشارێکی کۆمەڵایەتی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی نووسەران و ڕۆشنبیران بەردەوام لە ئارادا بێت. بەهۆی زاڵبوونی بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی و کەسی بەسەر بەرژەوەندی گشتی درەنگکەوتنی پێکهێنانی حکومەت لە هەرێمی کوردستان بووەتە کەلتور. لایەنەکان تا ئەو کاتەی بەشەکێکی خۆیان لە کابینەکە وەرنەگرن ئامادەنی ناحکومەت دروست بکرێت. پێکنەهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی یاسایی و ئاسایی خۆی تێپەڕاندووە. بەداخەوەی کە تا ئێستا ئێمە بینیومانە لە لێدوانەکان و کۆبنەوەکان ئەوەی کە زیاتر باسی مەنسەب و پۆست و پلە دەکرێت ئەوەندە باسی بەرنامە و پلانی داهاتووی ئەو حکومەتە نەکراوە کە ئەوەش بەداخەوە دەبوایە ئەوەندە تەرکیز بخرێتە سەر پلان و بەرنامەی داهاتوو نەدەبووە پێکنەهێنانی ئەم کابینێ لەسەر پۆست و پلە و ئیمتیازات بێتن. بەپێی زانیاریەکان ناکۆچیەکانی پارتی و یەکێتی و گۆڕان لەسەر پۆستەکانی حکومەت بەردەوامە، بە تایبەتی لەسەر پۆستی جێگری سەرۆکی هەرێم تا ئێستا نەگەیشتنەتە ڕێککەوتنی کۆتایی. بۆیە ئەگەری زۆرە کابینەی نوێم تا دوای جەژن پێک نەهێنرێت. ئەم درەنگکەوتنی پێکهێنانی حکومەتەش چەند بۆ هاوڵاتی زیانی هەبووە، بووەتە هۆی وەستانی جوولەی بازار. دوو هێندە بۆ بەرپرسانی دوو حیزبە دەسەڵاتدارەکە قازانجی هەیە، چونکە بە ئارزووی خۆیان و بەبێ هەبوونی هیچ چاودێرێک دەتوانن داهاتی وڵات تەخشان و پەخشان بکەن و ڕێککەوتنی گەورە لەگەڵ کۆمپانیەکانی نەوت واژۆ بکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.